سلاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی لە درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە پارالێل زانکۆڵاین ئێواران بۆ ئەوەی خۆشەویست بەیان بکەین تاوەکو بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن بۆ وەرگرتنی زانیاری تەواو تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. خۆشەویستانم لەم ڤیدیۆیەدا باسی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلێژی تەکنیکی ئەندازیاری بۆ ئەوەی خۆشەویست دەکەین بۆ ئەوەی بزانیت کەمترین کۆنمرەکان لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چەندە بە پارالێل زانکۆڵاین ئێواران. بینەری ڤیدیۆکانمان بن تاوەکو سوودی لێ ببینن. ئێوەی خۆشەویستیش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆی ئەوانیش سوود لە ڤیدیۆکانمان ببینن. ئێستاش با پێکەوە تەماشایەکی کەمترین کۆنمرەکان بکەین. کۆلێژی تەکنیکی ئەندازیاری گەیاندن. زانکۆڵاینی پارێزگا 81.2 گشتیەکەی 86.6 پارالێلی پارێزگا 8.5 و گشتیەکەی 82.843 بەشی نەوت و وزە 8.96 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 84.26 پارالێلی پارێزگا 80 و گشتێکەشی بە هەمان شێوە 80 بەشی میکانیک 79.495 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 88 پارالێلی پارێزگا 83.867 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە 83.867 توانای کارەبایی 78.933 و گشتێکەی 78.933 واتە زانکۆڵاینی پارێزگا و گشتی هەمان کۆنمرەیە. پارالێلی پارێزگا وە گشتێکەی بە کۆنمرەی 80 وەرگیراوە. کۆتا بەشمان لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی پلانسازی شارە کە زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی 76 و پارالێلی پارێزگا و گشتێکەی 84.633 خۆشەویستانی من ئەلێرەیە چەند خاڵێکەیە حەزەکەم بۆ ئەوەی خۆشەویستی ڕوون بکەمەوە. ئەگەر ببینن لە کۆمترین کۆنمرەکانە ئەبینین هەمان کۆنمرە دووبارە بۆتەوە یاخۆت لە بەشی میکانیک ئەبینین لە 78 و کەمتری داناوە. ئایا ئەوەی ئێمە ساڵی پارزانیمان ئەبێ کۆنمرە لە 80 کەمتر نەبێت؟ ئەی چۆن ئەو قوتابیانە ئەو خوێنکارانە توانیان لە بەشی میکانیک بەو کۆنمرەیە وەربگیرن؟ خۆشەویستانم بابەتەکە زۆر ئاسانە. چۆن؟ طبعاً ئەلێرەیە خاڵێکەیە ئێمە کرێدیتمان هەیە و هەروەها حسابکردنی دەرسە هاوپەیوەندیدارەکانمان هەیە. گرینگە تۆ کۆنمرەت لە 80 بەسەرەوە بێت بۆی بتوانانی بەشی میکانیک هەڵبژێریت. ئەو کات ئەگەر بە حسابکردنی کرێدیت کۆنمرەت هاتە 78 ئەوە کێشەیەکت نییە چونکە تۆ زۆر بە ئاسانی ئەتوانیت ئەو بەشە هەڵبژێریت کە بەشی میکانیکە لە ئەندازیاری لە کاتێکە کۆنمرەت لە 80 بە خوارەوەیە. واتە ئێمە پێش حسابکردنی نمرەی کرێدیت دەرسە هاوپەیوەندیدارەکان ئەبێ کۆنمرەمان لە 80 بەسەرەوە بێت بۆ ئەوەی بتوانین بە ئاسانی پڕکردنەوەی بەشە ئەندازیاریەکان هەڵبژێرین. ئەمە ئەو زانیاریانە بوو کە ئێمە بۆ ئەوەی خۆشەویستمان ڕوون کردەوە تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمە سوودی لێ ببینن. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن هاوڕێیان و خۆشەویستانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سوود لە کەناڵەکەمان ببینن.